وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان پشکنینی فراوانی بۆ کۆڕۆنای گۆڕاو دەست پێ کردووە لە ڕێگەی تاقیکردنەوەی تایبەتیشەوە تێستی چەند نمونەیەکیان لەبەردەستدا. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات ئێستا تێستی کۆڕۆنای گۆڕاو بەردەستە و تا ئێستاش لەو پشکنینانەی کردویانە بۆیان ساغ نەبووتەوە کە هیچ توشبوویەکی کۆڕۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستانە بێت. بۆ ڕوبەڕوونەوەشی پێویستیان بە تێست و هاوکاری زیاترە. بە ئامێری تایبەتمەندتر و جیاوازتریش ئەم ڕێکارانە دەکرێت و کیتەکانیش ماوەیە کە دابینمان کردووە بۆی گومان لێکراوان پشکنینی بۆ بکرێت لە کاتی دڵنیابوونەوە و تەنسیقشمان هەیە لەگەڵ ئالەتێک لە بۆ وەرگرتنی دڵنیابوونەوە لە ڕێکخراوی تەنسیقی جیهانی WHO لە ڕێگەی مختبەری مەرجعیان لە دەرەوەی وڵات بۆ ئێمە لە کاتی گەیشتنمان بە هەر ئەنجامێکی کۆتایی و دڵنیابوونەوە بە دڵنیایی و بە فەرمی وەکو وەزارەتی تەندروستی ڕای دەگەێنێ. لە کاتی ئێستادا ئەو بڕیارانە نییە بەڵام هەندێک بڕیاری تر هەیە ئامادەکاری وەکو خۆمان وەکو وەزارەتی تەندروستی وەکو هەروها لەگەڵ وەزارەتی ناخۆش هاتوچۆی نێوان پارێزگاکان ئەمانە لە کاتی ئێستادا لە دراستکردنە. سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق نایشارێتەوە مەترسیەکە جددیە و بۆ ئەوەش هاتوونەتە هەرێمی کوردستان تا دڵنیا بنەوە لەو پشکنینانەی ئێستا بۆ کۆڕۆنای گۆڕاو دەکرێت. دڵخۆشیشە کە حکوومەتی هەرێمی کوردستان جددیە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتایە. طريقة التشخيص تقريبا نفسها في فرق في بعض ئەم ڕێگایەی کە لە هەرێمی کوردستان پشکنینی پێدەکرێت هاوشەوەی شێوازی پشکنینی جیهانی و جیاوازێکی کەم لە جیاز و کیتەکاندا هەیە بەڵام دەمەوێت جەخلەوە بکەمەوە کە مەترسیەکە جددیە و پێویستی بەڕێخستنەوە و هۆشیاری زیاتر هەیە. ئەوەندەی من بزانم لە هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆڕۆنای گۆڕاو نییە بەڵام چەند نمونەیەکیان لە بەردەستە کە گومانی لێ دەکرێت ئێستا لە پشکنین. حول العالم اللي السلالة المتطورة يعني بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆڕۆنای گۆڕاو ئێستا وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی ناوخۆ سەرقاڵی پێداچوونەوەی ڕێکار و ڕێنماییەکانن بە تایبەت هاتوچۆی نێوان پارێزگاکانی هەرێم و عێراق و هاتوچۆی دەروازەکان. لە کاتێکدا هیچ حاڵەتێکی کۆڕۆنای گۆڕاو لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە بەڵام وەزارەتی تەندروستی نایشارێتەوە کە نمونەیان لەبەردەستە و سەرقاڵی پشکنینن هەر کاتیش دڵنیا بوونەوە کە کۆڕۆنای گۆڕاوە ڕای دەگەێنن. ڕێناس عالی کوردستان 24 هەولێر.